لمن شوني حموديان. باشي بليز نو فيروس كورونا خطر هي الاخوان ئەرێ شەوکە ڕۆڵە بووە ماڵەوە کردو بە گازینۆ چواریە و چوارە ڕوا جێت دەوازم لێ بێنە با ئیسراحەت کە مامە چاوەکەم برادەری چ گازینۆچەوە کورتە حەمودی هاتتەوە. حەمودی چییە؟ هاي بابي پاپی چی؟ ئەمە پیاوی مۆلیدەکەیە؟ مودك ايه نازانی مۆلدە چیە؟ مۆلیدە ئەوەی ئەو ملەتە نییە ملەتی کورسی ساڵە مێشتی پێوەچە ئەو مۆلدێ. باشي يا باراسيتول بخوا يا بتشكل مودك با بوليس مودك سجنكا ئەمە چییە؟ سوانم چێە؟ ساحێبی ئەو ساڵۆنەیە هاتیە لە بۆ مریەمی بڕازێنتەوە. مریەم ئەوە چێە؟ حەمودیان بەڕازەوە چییە؟ بابا اما من هاوسر جيان لاخد هي اول بيلن this is my wife ناوي جوليا بس من بيلن جوجو ها؟ جولا یاق يعطيها بەس لە کنەمەیە تەرجمەی نییە. Oh my god! Carlos! نو بروبلام ماي لاف انت بقول نكيري سو مشكله بمن تنهاوا او اجريسيا جاكاب كلمه يعني كان يسري جيش اخوات ورخواتو اقول توا یەکورە کاکە خۆ ئەمەش ئەو کەلیمەیەمان لەکن نییە بەس لەکنەوەی هەیە ئەمە ئەو کەلیمانە نارێن 30 ساڵە من لەنا ئەو عەزابەیمە 30 ساڵ ئەدلو ئێستەوە چێ تواتیەوە منەوەندە کەیف خۆش بووم ئێستا جێژ نەمە تواتیەوە. ئەرێ ڕۆڵە شەوکت بیرم هاتەوە ئەمە چییە؟ اول شيء بابي من توشي فقدان ذاكره بقول اخوات والله من شقادي قال الامم المتحده ليو اس اي انا بابي من نانات توا ئەتوو لە سەحاری خۆت هێشتا شکار لە من دەکەی ها 30 ساڵە لە ئەوروپای پارت دایتەوە ئامن ئەو بابەت بەخێو دەکەم تازە بە تازات شکایەتم لێ دەکەی بەلاژ نەیانگوتیە فۆکە حەگە دگە. والله من شقادي كيتري هي لاخوات اي قال الامم المتحده بابي زوز سبي بوا شوش نازم بوا رش دا قراوي پاپی سپی بوویتەوە لە خەمی تو ئامنیش ئەو هەناوەم ڕەش بووە لۆی وا ڕەش هەڵگەڕاوم.